بەرزە بێتەوە بە ١٠٠ بەرزە بێتەوە مە کانزایەکە بەسەر ناچێم. ئەمە 1 کیلۆ زیوی پاڵمە لەم ساتەیە بای 2600 دۆلارە، بەڵام نزیکەی 2 هەفتە لەمەو پێش بای 3600 دۆلار بوو، نزیک بە 1000 دۆلار لە نرخەکەی هاتۆتە خوارەوە. بۆیە بازاری زیو دابەزیوە، نزیک بۆتەوە لەو بازارەی کە لە جیهاندا ئەڵگۆڕی پێوە دەکرێت. بەڵام ژمارەیەک لەو کەسانی کە لە بازارەکانی وەکو سلێمانی و شارەکانی کوردستاندا کار بە کانزاکانەوە دەکەن، ڕێژەیەکی زۆر لە زیویان داوا کردووە لە دووبەیەوە بە نرخێکی گران کڕیوانە و لێسەدا نرخەکەشی دابەزی و نەشگەیشتەوە بەدەستیان. مەسوولە کاک محەممەد کە لەو بواردە کارەکات، ئەمە قەڵبێ زیوی پاڵمە، ئەوەی دەستیشە مەڕمەڕەیە. ئەگەرم دوانە کەسێک بەکاری بێنێ هەردوو یەکشت نییە؟ ئەم دوانە سەرەتا بە خێراتنی کەناڵە بە ڕێزەکەدانەکەم، ئەم دوانە هەردووکیان یەکشتە، بەس بە ناوی شەریکەکان گۆڕان کاریەکرێ کە لەیرە فەرقێکی زۆری هەبوو. لە پێشترا تقریباً 1000 دۆلار لە دوای یەکتریەوە بوون، مەڕمەڕەکە 1000 دۆلار، بەڵێ 1000 دۆلار زیاترێ کرد لە پاڵمەکە، فەرقێکی زۆریانەوە. بەڵام ئێستا لەم کاتەدا تقریباً 100 دۆلار فەرقیانێ پاڵم و مەڕمەڕەکە. ئەم قسە لەیرایە ئەم دوانە هەر یەکشتن، ئەمە کە ئەتوێتەوە بەعمەلێ بۆ ئەو شەریکاتانە هەمووی ئەم ناوی پیوە نامێنێ، ئەتوێتەوە یەکشتن. بۆیە من لەیرەوە داواکاریەکەم لەو خەڵکانە هەر وەکو پاڵمەکە بێ مەڕمەڕەکە بێ نادر بێ یەکشتەکە. ڕێسە بۆ ئاوا خێرا دابەزی دابەزینەکە پێشتر چەند بازرگانێک کە بۆ نمونە داهاتێکی ئەوتویان نییە 130 پارەیانەوە لە دووبەی حیزیەکیان کردووە 500 کیلۆ 600 کیلۆ. ئێستا زیوەکەیان دوێنە گەشتۆتە دەست، کە زیوەکەیان گەشتۆ دەزت لە بازارەکە عەرزیەکەن لە بەرۆی 130 پارەکەیانەوە پارەکە کامل بنێرن. ئیتر لەبەرەوە پێشفرۆشیان کردو پێشتر ئەو معاملە لە ڕووی شەرعیش و حرامە، پێشفرۆشیان کردووە و مەجبور ئەو بازاڕیان نزم کردوێتەوە. باشە کەسانێکی تایە کە لە 2 هەفتە لەمەوە پێشە مانگە لەمەوە پێشە داوای زیویان کردووە، حجزیان کردووە بە 4000 دۆلار بە 5000 دۆلار لە دووبەی، بەڵام وردە ئەگاتە دەستیان هەمە تا چەند زەرەرەکەن؟ ئەوە زەرەرمەند دەبێت ئەگەر کەسێک پارەی پێ بێ زەرەر ناکات دایانێ و ئەمە کانزایەکە بەرزە بێت. بەس ئەوەی کە پێشفرۆشی گرە و پارەکەی پێ نییە 130 پارەکەی داوە، بۆ نمونە بای ملیۆنە دۆلاری هێناوە 130 داوە 30 دەفتەری داوە، ئێستا بێ پارە کامل بە مەجبورە بێت لێرا بیفرۆشێتەوە بە زەرەر و ئەو بازاڕە تێکەدا. من وەکو خۆم داواکاریشم لە خەڵکی کوردستانە هیچ کاتێ بە زەرەر ئەم شتە نەفرۆشن. ئێستا خەڵک معاملەی کردو معاملە حرامە، ئێمە وەکو خۆمان نایک، ئێمە دەست بەدەست لێرە معاملەکەین بۆ خەڵک. یەکی سێ بە 53 گەڵا لە دووبەی کڕیوێتی، بۆ یەکی سێ ئەگاتە دەستی، بەڵێ 130 بۆ 25 پارەکەی شیاوە یەکی سێ ئەگاتە دەستی. ئەو معاملێ مە نایکین بۆی کە خەڵک بە غەڵەت تێنەگا، خەڵکە ناسین بازرگانە ناسین. بە 50 گەڵا 1 کیلۆی لەمە کڕ 53 گەڵا یەکی سێ ئەگاتە دەستی. بەڵێ باشە لێسا دەبای 2600 دۆلارە. بەڵێ ئەمڕۆ پاڵمەکە 2600 دۆلارە، مەڕمەڕەکەش 2720 دۆلارە. باشەوە نیوانی و زەرەر نییە؟ نیوانی و زەرەرە، بەس سرەگەر پارەی پێ بێت داینێ ئەمە شتێک نییە هی زەرەر بێت. ئەمەی کە ئەوەی کە چاواشەکاریەکە هەنێک کەسەی ڕێزمێ ئەڵێ بیفرۆشن زەرەرەکە، ئەمە شتێک نییە زەرەرکە، ئەمە شتێک نییە تاریخێکی پێوە بێ بەسەرچێت. من وەکو خۆم داواکە من خۆمان نەمانە عەدەدیشمان زۆرە دامانەوە ئەمە بەرزە بێتەوە بەرزە بێتەوە بە 100 بەرزە بێتەوە. ئەمە کانزایەکە بەسەر ناچێت، ئەمە شتێک نییە بڵێ من لیرێکی سووری مێ تمەنێک مێ و قاقەزێکە، ئەمە کانزایەکە هەموو وڵاتان شەڕیانە لەسەر ئەمە. ڕاستە لە وڵاتی ئێمە پێشکەوتنێکی وامان نییە کە پێویستکە و لەعین لە شەریکات و معاملەکان بەکاربێ، بەڵام ئەمە هەموو وڵاتان 370,000 کەس ئەمەی بەدەستەوەیە کە ئێستا من بەدەستمەیە. ئەوانەی تر لە ئۆنلاینەی کردنەوەوانە ئەوانە بەس هەواییە، بەس ئەمە من خۆم داواکارم ئەو خەڵکە فەقیرەی کە ئەیکڕێ داینێ لە ماڵەوە بەسەر ناچێت، هیچیشی لێ نایە. باشە ئەو هەموو زیوە هاتۆتە شارێکی وەکو سلێمانیەوە یاخۆ هاتۆتە کوردستانەوە، ئەو هەموومانەوێت ئەو هەموو ڕۆژانە ئەڕوات بۆ ئێران لی ئەڕواتە بەغالی. ئێستا دوێنێ من ئاگدارم دوێنێ لە سلێمانی کراوە نردویان تۆ بۆ دووبەی بۆ کەسانی کە پێشتر کڕیویانە، لێرە هەرزانتر بۆ لە دووبەی. ئەی باشە بۆ لێرە ناتۆ پێیان نافرۆشن؟ ئاخر پێشتر کڕیوێتی کابرا، پێشتر کڕێتی بە 45 ڕۆژی کە بگاتە دەستی، دوێنێ من خۆم ئاگام لێ بووە ڕۆشتۆتە بۆ دووبەی. ڕۆستاوەڕتا بەڵاوی کە ژۆبی سێبوون ئەمە نرخی زیوە لە بازاری سلێمانیە کە لە ئێسادا لە چاو 2 هەفتە لەمەوە بەرە نزیک بە 1000 دۆلار نرخەکەی دابەزیوە، بۆیە لە چاو مانگی لەمەوە بەریشە نزیک بە 2000 دۆلار نرخەکەی دابەزیوە و گۆڕانکاری بەسەرە هاتووە. بۆیە ئەمەوای کردو هەندێک کەس کە زەرەریان لێ بکەوێت ئەو بابەتێکی هەیەە ئەو ڕستەکە هەیەە بەپەلە بیفرۆشن، هەندێک کەسانی شێکە چاوەڕێن تاسە نەگەیشتەوە بەدەستیان، ئەمە گرفتێکی زۆری وە دروستکردون.